نرخی ئەم کاتژمێرە چەندە؟ نرخەوە کاتژمێرە 670,000 دلارە واتە 67 دەفتەر ئەوە لەگەڵم ژیایە خۆشەویستیم لە بۆ هەیە ئێستا ئەگەر مشتری بە 5 دەفتەریشم بداتی نایفرۆش سەعات هەبوو هەتا 30 ملیۆن دلار ڕۆیشتیە هەتا 40 ملیۆن دلار ڕۆیشتێ ساعتێکی ئەوانەی کە دەیکڕن زۆر بێزۆری بزنسمان سەرۆکەکان یان لە پۆزیشنێکی بەرزدایە ئەم کاتژمێرە نرخی 670,000 دلارە واتە 67 دەفتەر دلار سڵاوتان لەبێت لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان هاوڵاتیەک کە بۆ ماوەی چەندین ساڵە کاری کڕین و فرۆشتنی کاتژمێر دەکات کاتژمێرێکی جیاوازی هێناوە کە نرخەکەی 67 دەفتەر دلارە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە دەچینە لای خۆی و گفتوگۆ دەکەین کاک ئەمەر سڵاوت لێ بێ سڵاوت بۆ دەرفەتە کاتژمێرەکە بابەتەسی تۆ بێ نرخی ئەم کاتژمێرە چەندە؟ نرخەوە کاتژمێرە 670,000 دلارە واتە 67 دەفتەر بۆچی ئەوەندە گرانە؟ گرانیەکە لەوەی دەگەڕێتەوە کە براندێکی بەناوبانگە کامل زێر دروستکراوە ئەڵماس بەس ئەوە پاڵدان نیە لە بۆ گرانی ساعاتەکە بەڵکو چیرۆکی لە دوایە گرانیەکەی چیرۆکی چییە؟ زۆر ساعات هەیە دەبینی مەسەلەن لە لاعیبەک لە دەست دەکات نرخەکەی بەرز دەکاتەوە یان دەبینی لیمت ئەدیشن دروست دەکرێت دوایە نرخەکەی بەرز دەبیان سەرۆکێک لە بەردەکات یان ئەکشنێکی فلم لە دەست دەکاتن ئەکشنێکی پێ دەکات دەبتە هۆی گرانی و کاتژمێرە لەبەر ئەوەی کە زێر و ئەڵماس تێدا ئەمە هۆکارنی بۆ ئەوی کە ئەم کاتژمێرە نرخەکەی ئەوەندە بەرزە بەخۆی زێر و ئەڵماس شتێکی گران بەهایە بەس ئەوە وای لێ ناکە کە نرخی بگاتە ئەو ئاستا کە وەکو ئەوڕۆ باز دەکەین 6 دەفتەر 67 دەفتەر 65 دەفتەر ئێستا ئەگەر زێری ئەو ساعاتە بیتاوێنیەوە ناکە 2 دەفتەر دلار ئەڵماسەکەی بفرۆشیەوە ناکە 2 دەفتەر دلار هەموو لێک دێەوە ناکە 5 دەفتەر دلار بەس نرخەکەی ئەوەندە گرانترە ئەوە وازەحە خۆی براندەکە و تعقیدی مەچینەکە کە ئێستا پێشتانتان دەم تعقیدی مەچینەکە دەڵێن ئەو مەچینەیە ئەگەر تەماشای بکەی پێک دێ لە چەندەها پارتی زۆر حساس کە چرخ و بڕغی و ئۆتۆماتیک و شەحن و ماشەوانە هەموو ناوی میکانیکی خۆیان هەیە ئەو تعقیدەی کە تێدا هەیە گرانی داتە ساعاتێکی شخصیە دەداتە ساعاتەکەی چێن ئەوانەی کە دەیکڕن ئەوانەی کە دەیکڕن زۆر بێزۆری بزنسمان سەرۆکەکان یان لە پۆزیشنێکی بەرزدایە دەبینی کابرا صاحب کۆمپانیایە یان لە وەزارەتێک داوام دەکات یان وەزیرە زۆر پێویست دەکە ساعاتێک دەستبی چ کەسێک هاتووە بۆ ئەم کاتژمێرە بکڕێ ئەوانەی کە لای من دەکڕن ناوەکانیان تاوا پارێزراوە ناوەکانە بەڵام پلە پۆستیان هەیتم ینی لە سەرۆک لە وەزیر لە مەسئول شەریکات ئەوانە هەمویان لەکنەم بزنسمانی دیاری هەولێر زۆر لەکنە من دەکڕن تۆ تەنها بکارە دەکەی من بزنسی کەشم هەیە ئیشی بوتیک دەکەم زۆر هەندێک جایش عقارات دەکەم بەس ناچمە ناو عقارات وشتانە بەس بوتیکم هەیە بەس ئیشی ئەساسی خۆمەوە ئیشەیە لە ڤیدۆکانی خۆتدا قسەیەک زۆر دەکەی کە جیاوازی لە نێوان ساعاتچی و ساعات فرۆش ئەمە چی؟ ساعاتچی ئەو کەسەیە کە لە ناو ئیشێکی هەڵقوڵابی ئێستاگەر ناو شەقامەکانی هەولێر بسوڕێەوە دەبی نووسرایە کەبابچی کەباب فرۆشیش هەیە کەباب فرۆش دەچی کەبابەکەی دەکڕی لەکن کەبابچیەکە دەچی دەگەینیتن یان دەداتن یان خزمەت دەدا بەخۆی کەبابچی نیە مەطعەمێکی گەورەی هەیە بەس بەخۆی کەبابچی نییە کەبابچیەکی گرتی ئیشی لێ دەکات ئەوەیە فەرقی ینی ئەو ساعاتچی و ساعات فرۆش ساعاتچی ئەو کەسێک لە ناو ئیشەکی هەڵقوڵابی بتانی مەچنی ساعات تەماشا بکە بکاتەوە لێی تێبگە مەرجە دەوڵەمەند بیت بۆی کاتژمێرێکی بم شازە بکڕی یاخود مەوەسم زیاتر ئەمەیە کە هەژارێک دەتوانێت کاتژمێرێکی لەم شێوازە گرانبەها بکڕێت دەوڵەمەند بەخۆی ئەساسە کە ئەو ساعاتان دەکڕی بەس هیچ شەرت نییە هەیە خۆشەویستی لە بۆ ساعاتە ئێستا مشتریم هەبوو ساعاتێکی ڕۆلێکسی دەستی دووی هیلاکی کڕێ بەس خۆشەویستیە لە بۆ ئەو شوێنێک کە داوامی کردیە ویستیتی پۆزیشنەکەی زیاتر بە دیار بکەوی و داوامەکەی کە دەکاتن ئەتەکێتێک بە دەربێخی موبایلەکەی دەستی فرۆشتیە تاواکردنی ئەو کەمیەی کە لە ساعاتەکەی لە سعرەکەی هەبووە کڕیتی ینی پارەی هاشتە سەری موبایلەکەی لە فرۆشتیە موبایلی خۆی فرۆشتیە هاشتە سەر ئەو ساعاتەی کە نرخی ئەو ساعاتێک کە نەیتانیەوە بیکڕیتن هەموو کەسێک دەتوانێت کڕن و فرۆشتن بە کاتژمێرە بکە هەموو کەس دەتانی بکە
بس بداخو كدكرن بغلطي ديكن عندك شخص هي إيش ساعات دكا استمن سندها مسجم هي أنك عندك كساتين ناو سوشيال ميديا وقصي جورا دكن مسج كان يلا من باريس راوا كبيش 2 سال لمن دباران وبس بيعمل هو أصلي عن كوبيا اتسون يستد يعني في الله خلق دكري لكن زور أسانترين في أجبتوا للساعات إيشي غلط بكي أسانترين و بيسترين إيشا كأتوبتاني باري خلق بزيادة ورقري وحقي أو كشتين ديك ديدي مالا أم كاجميرانة شيري رداتنا وحزت كرت كقصي لسر بكي كاجمير بخوي روحيتك هي لقال مروف اسم زوج ساعات لبودي ولا ساعات زوج لبودي مثلا اورو جيشتيا مشتريش مهبون نفرشتيا يسيتم لكن بمينيتو باريس راه بهندك خوشي لي وركرم حزم لي بوا خوشي يستم لو ساعتك هبوا ام كاجميرتشي اس او ساعتي لا من او براندي هوبلويا شرطني بس رولكس جرامبي شرطني استباتك زور لو نرخش جرانت لو اني خليك شوك بيبو نرخه بس هي زور لو جرانت ساعتها بو حتى 6 مليون دولار روشتيا حتى 9 مليون دولار روشتيا سعرك جرانترين سعري هس كاجمير چند بو حتی چند روشتیا او كجيم اللي بي حتى 6 مليون 6 مليون 50 مليون روشتيا بس انا ثابتني برز دم مدينه اخوي 50 مليون دولار بله يعني استثمارك قلق قوره يعني او استثمارك بس ساعات ذكره لهم الدنيا بهش تكناكره استثماري حتى او كاجمير هو بلوتا زور اسايا كتماشا دكي دري ولا زور زين هي بس اولا عراق بس لكن من هي لو سكوا لوجو اتش بي ويا نرخكي 6 دفتر تقريبا 6000 دولار لوجو سلطنه عماني بي ويا او كوفد يعني اشتاق دسنا ولاتك سردان دكن هديه كان تكريمه كان دكري هر ولاتك ويستو او خوي هي بروتوكول خوي او ختمي سلطنه عماني بي ويا فيش كجبو كسه دكريتن كشانيتي امشي اوي براندي كروما زواني او كاجميري اويا كشفافه وماكينه كشي هموي لدريا وعموديا خوشويستي او ساعتي لبو مروفتيا روحيتي جديده كاتو بدستي خود قرمشي دكي هم روج 24 ساعه زارك يعني 3 روج زارك عندك زار كشحنه كردوا ماكينه كلبوت ايجدكا او ساعته بعمودي الشكل ديا ماكينه كلسه ايش لسكره هموشي التونا زواني كي او ساعتي ويلي كرديا ودروس كردني او ماكينه ويلي كرديا جرام بهابي نكزيرك بله ام كاجميرا تايبتا اگر اسایی به بله فرمو هو براندي باتيك فليبا لالتوني سبيد سكراوا اگر بيكيتوا بله استزور كسيه خوش لكون دا اما بكار ده بله استش شخصي هوايتي او ساعتانيه نرخي او ساعات تقريبا 5 دولار او زير سبيو اوش عينن بالشحن اجدك بيدرين قرميش بس لنا خمان بيدغوتري بخو حقيقي قصكي قرميشه يعني بس شحني بيدرين هو شحن كدني بيدرين كابر قرميش كه لو هاتي بله لو هات قرميش دكي بعري بيدرين تكويك اتو ماكينه شحن دكي لبوي حفتا ودو ساعات لبوت يجي بك بهيس دسكاريك مرجوي ك كاجمير دك رزاني هبه زور غرينجا زور غرينجا مثلا استو ساعتهم هي او ساعات بيش تقريبا بار 2025 كأمن سوما جنيف اللي عندنا بجدار بملا كرنوي مراسمي أو ساعتها لا واتش آن ويندرز لجنيف بو أو ساعتها لشركة درتو سعري 16000 دولار بو لدري خواستي أو عندك التسعير جيشته 5 دولار أو مشتري يعني كلا من دواء عندك ردم قوم ميكرا نصيحتهم عندك ردم قوم ميكرا سعر كده بس أو هالتونك هاتية مشتري كان زور هو بجينا كردم هو بتسلو 7000 تسلو 5000 3000 دولار كري استن رخكي دو دفتر ونيوا يعني كريني ساعات زانية ليش قلق باشي دبي وشرط أو كسي كده داتي راستي كانت بيبله استن رخي وساعات دو دفتر ونيو ده بزيا يعني أوي كبيرسر كري في دو دفتر ونيو زرري كرديا هيس مزايا دانية زرريتي استوى بس صفري ب 2026 كلا ألمانيا ورم قرت أوروجا سعري دو دفتر ونيو خود كاجميري جرام بها دينيت بله اگر اسایی به بله او کاجمیری که لدسته نرخی چنده وچ مارکه کن رولاك او رولكسا وزموغراف ديتونيا اولاني زور جرام بها نبي بس هم خوش يستمل بو ساعته هي سعري تقريبا 3000 دولار او بالتوني بله بالتون بيكاتوا بس خوش يستمل بو ساعته تسكو كونا موديل 2000 او لقلم جيه خوش يستمل بو هي استاجر مشتري ب 5 دفتريش بداتي نايفرشم تسكو حزم لساعته بو فروشتنيه زور ساعت كشم هي نايفرش كارمر بابي نوسر 67 دفتر دولار يكن بله
خەڵک سێرچی دەکا بۆی بزانێت کە نرخەکەی تۆ تاوەڵی دڵنیایی کە نرخەکەی بەو شێوازەیە بەڵێ بە خەڵک چ ناوێک سێرچ بکات ئەو کۆزمۆگراف دەیتونەی ڕێنبۆیە ڕێنبۆ پێ دەڵێن ئەو سەعاتە حەزم لێ خەڵک سێرچ بکە هەر کەسێک ڕخنەی هەیە با ڕخنەکەم لۆ بنێری لە بۆ شی دەکەمەوە ئەو سەعاتە لە چاو هەندێک سەعاتەن هەرزانە لەوانەیە نرخەکەی گرامی بەس لە چاو هەندێک سەعاتەن زۆر هەرزانە چونکە نرخ هەیە ئێستا من پاتێکە بۆ لێرە بە 95 دەفتەر میلیۆنێک دلار فرۆشرا زۆر ئاسایی یعنی بە نزیک میلیۆنێک دۆلار لێرە فرۆشتیتم بەڵێ لێرە فرۆشتیتم کاتژمێرێک لێرە زۆر گرانبەها بێت تۆ بە نرخێکی زۆر بەرزت فرۆشت بێت پاتێکم زۆر فرۆشتیە هەتا میلیۆنێک دلار هەبووە بەس نرخی ئاسایش هەبوو 280,000 350,000 400,000 ئەوانم هەبووە هەشە بە 150 180 140 ئەوانە هەر ئاسایی دەفرۆشێ هەفتانە دەتانی میفرۆشی لە پایتەختەوە چی بڵێ کۆتا قسەت دەمەوێت خەڵک بە هۆشیاری سەعات بکڕی ئەم زۆر جار لەناو پۆستەکانم قسەم کردی دەڵێم کە تو سیارش دەکردی بە لە سێ جێ فەحسی دەکەی ئەگە سیارەکە نرخەکەی 2 دەفتەر دلار بی لە چیمەچینە و گێڕ و سبۆکەی فەحز دەکەی ئەو زەد دڵنیا دەی بدەی کڕی ئەدێت کوتی سەعاتش دەکڕی کە تو نەزانی چی تێدایە باوەڕم پێ بکە سەعات هات تێرە سفر بووە کردیتمەوە مەچینەکەی کەوم بووە دەستکاری کرایە زۆر لێ طبعا ساعتش ئەگەر هیچ نەکڕی بۆ دەفتەری بکڕی ئەگەر مەچینەکەی دەستکاری بیتن 50 وەرقە زەرەرە هەر نەفسی ڕۆژ بفرۆشیەوە ئەگەر لە کنەم بفرۆشی کە ئەم ساعات چیمە لەوانەیە لە شوێن کەپتانی بیفرۆشیەوە کە کابرا نەزانی بکاتەوە شتە چکێ خۆش بێ بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەو کاتژمێرێک ئێستا لە پایتەختەوە دەیبینن نرخی 670,000 دۆلارە واتە 67 دەفتەر دۆلار ئەو کەسەی کە ئەم کارە دەکات کە کاک عومەر باس لەوە دەکات کە بۆ ماوەی 30 ساڵە کاری کڕین و فرۆشتنی کاتژمێر دەکات باس لەوە دەکات جیا لەمە هەبووە بە 95 دەفتەر نزیک بە زیاتر لەو نرخەش فرۆشتوێتی و ئێستا ئەم کاتژمێرەی هێناوە بۆ هەولێری پایتەخت و باس لەوە دەکات کە مشتری حازرە کە تەنها پێی بدات